سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون لەسەر پرسێکی گرنگ دەکەین. پرسێک کە پەیوەندیدارە بە ژیانی هاوڵاتیان، بە ئابووری هاوڵاتیان، بە سەلامەتی هاوڵاتیان، بە داهاتووی هاوڵاتیانش. ئەم شوێنەی ئێستا دەیبینن ئەمە شوێنی زبڵدانی کانی قرژارەیە کە ڕۆژانە وەکو بەرپرسان باسی لێوە دەکەن زیاتر لە 2000 تەن زبڵ و پاشماوەی هاوڵاتیان لێرە کە پێکاتووە لە خۆراک و پێداویستە جۆر بە جۆرەکانی ڕۆژانەی هاوڵاتیان کە ڕۆژانە فرێ دەدەن لێرە هەر هەمووی ساغ دەکرێتەوە. دەمانەوێت بزانین کاروباری ئەو کرێکارانە کە چەندین ساڵە لێرە ژیان بەسەر دەبەن چۆنە، باسی دۆخی ئەو ناوچەیە دەکەین، سەلامەتی ئەو ناوچەیە دەکەن. لەگەڵمان بن زانیاریتان پێ دەدەین. ڕۆژێ چەند سەفەر دەکەی؟ والله سێ سەفەر. سێ سەفەر. لە چ گەڕێکێک ئەوەی دەینی زبڵی دەینی؟ والله لای فەرمانبەرە. فەرمانبەران. پێم بڵێ زۆربەی ئەو زبڵانە چی تێدایە؟ والله هەموو شتی تێدایە، چی تێدا نییە. هەموو شت وەکو چی؟ زۆربەی ینی زۆربەی چێ؟ لایلۆنە، خۆراکە، شیوە و شیش تێدا، نانیشم دەرینەیە. نانی تێدایە، شیوی تێدایە. ئەوێ مەتار کردێ بەس نام بۆ. بەس نام بۆ. ئەرێ بەخۆی ئاەتم لە ناو دەرینەیە. ئاەتی قورئان. ئەرێ بەخۆی. ینی هەموو شتێک فرێ دەدەن. هەموو شتی فرێ دەدەن. ئاەتی قورئان، نانی تێدایە، خۆراک تێدایە. هەموو شتی تێدایە. هەموو شتە تێدایە. ئەرێ وەڵا دار، بەرد، ئاسڵان هەموو تێدایە. ئەو بڕوا ناکە ئێستا خونەکە دێنمە خوارێ خونەکە شقپایتەوە. باشە لە چەند کۆڵان زبڵ هەردەگریات و؟ بەخۆی بە منتیقەیە. بە منتیقەیە. ئەوە زبڵی چەند ماڵی دەبی ئەو هەموو زبڵە؟ ینی پێدوان نییە پاشماوەی خەڵکی ئێمە زیاتر مار دەبی عنات سەفەری 100 مار. ماندوونە مانگ ڕۆژانە ماندوونە. والله ساعت چاراتی مەدەبی. ساعت چارات. ماندوو نەبی. لێرە کار دەکەی؟ بەێ چاودێری؟ باشە پێم بڵێ ئەوە چ دەکەن ئەو شۆفەرانە لێرە؟ ئەو بلۆزەرانە ئەو زبرێ پاردن لە ئەو کەندەی کەن. ینی ئێستا بە بەردەوام بە بەردەوام پاری دەین دوای پاشان خۆی لە زبڵەکان کە دێ بەێ دواتر بلۆزەرەکان دەیکەنە ناوکەن دواتر خۆری بەسەر. باشە چەند بە ئەگەر دای بنێن لێرە چەند تەن زبڵ هەیە؟ ڕۆژانە 2000 تەن تا 2500 تەن بەس هەولێر؟ بەس هەولێر 2500 تا 2000 تەن. بەێ وەڵا. ئەوە چییە ئەو خۆراکانە چییە ئەو پاشماوانە چیە؟ هەموو شتەکە. زۆربەی چیە زۆربەی؟ بەخۆی زۆربەی لایلۆنە و عەفازێ و هەرچی بری دێتن. لایلۆن، حەفازە، هەرچی بری دێتن. باشە هەتا پەرکەنانیش فڕە دەدەن. پەرکەنانی؟ ئەرێ وەڵا دەرمانینایە ناوی. ئەرێ وەڵای پەرکەنامان دەرینایە، قورئانمان ناو دەرینایە، قورئانیشمان ناو دەرینایە. یعنی خەڵک هەموو شتێک فرە. هەموو شتێک فرە داتن. باشە ئەدی خۆراک چۆنە؟ خۆراک پاشماوەی خۆراک. پاشماوەی خۆراک زبڵ ینی مەسەلەی برنجە، مەرەگەیە، هەموو شتێک دێتن. هەموو شتێک دێتن. هەموو شتێک. باشە ئەوە شوێنەکەی گونجاوە؟ وەڵای ناوە لە گونجاونی بەس سەکەی. ئەی چ ڕووداوە دروست دەبی لێرپانن دەڵێن زۆر جار ڕووداویشی لێ دەکەوێت. وەڵای ڕووداو دەبی بەس زۆر نییە کەم. ئارێ وڵا. چەند ساڵە لێرە هیچ دەکەیت؟ تقریبان 8 ساڵە لێرە. 8 ساڵە. ینی تەمەنێکی باش هەیە. بەێ. ستێبینیەکەت هەیە لەسەر ئەو ناوچەیە کە تەمەنێکی باش هەیە چ دەبینی خەمی پێ دەخۆی؟ بە قورئان زیاتر غەمی لەو ملەتەی دەخۆن کە ئەو شیوەی ئەوها بە خەسار دەدەن. شیو دێ وەڵاهی منزەرەی دوو قاپی لێ دەرنهاتی. هەر عەلاقەی هەر کەپسە شروع کرد لۆت دەکەمەوە نیوەی کەپسی شیوە. ینی هەر کەپسەک دێ لە کۆڵانەکان لە گەڕەکەکانی هەولێر نیوەی شیوە خواردن. نیوەی شیوە. نیوەی شیوە بە کاملی منزەری لێ نایە وڵای لێ سێ قاپی لێ دەرنات بگرم لەناو عەلاقەیەکی دێتە ئێروکانە. باشە گۆشتی تێدایە؟ گۆشت هەر بێ حیساب. گۆشت بێ حیساب. ئەرێ وەڵا گۆشتی حەیوانی، گۆشتی مریشتی، ئەنواع گۆشتی. بەڵام من زۆر جار جێبیز دەبم دەڵێن کاکە خەڵک زۆر فەقیرە، خواردن کەمە، پارە کەمە، چۆن ئەو هەموو زبڵە پڕی گۆشت؟ دەڵێن فەقیر زۆراچین دێ ئێروکانە تەماشای شیوی دەکەی. وڵای شیوی دەوڕەمە دەکەی کەم دێت ئێرە. هەموو شیوی فەقیرەکەی دێت ئێرە ئەگە برەی فەقیرە. ئێ فەقیری کاکە دەهەریگرێن ناو سەلازەیدانێت. زەمەکی کە بخۆ لۆ فرە دێ گوناح نییەوە. باش ئەوە ینی چی بەسەر دێ و خۆراکە کەوتە بن خۆر؟ هەمووی دەکەوتە بن خۆی. باشە لێرکوانە شوشە، لایلۆن،
خۆراک چوزانم کاغز هەموو تێکەڵ بەیەکە خراپ نییەەوە تێکرد بەیەکە لێرە ئەوە نییە لێک جوداکردنەوە نییە لە مارەکان جودا ناکەنەوە لۆنگۆش مشکلەیە لێم ئەرێ وڵام مشکل چەند گرێدەر ئیش دەکا لێرە لێرە هەفت قڵمان هەیە بەردەوام چار قڵ بە ڕۆژ ئیش دەکا سێش بەش ینی شەو ڕۆژ بەردەوام چەند دەبێت تۆ ئەو کارە دەکەیت وڵی ئەمە لە مێژە و کارێ دەکەم نێزیکەی هەژنە سار دەبی باشە مرتاحی لەو کارت بەخوای باشە الحەمدولیلا مرتاحی باشە چ شتێک زۆر بێزارت دەکات لە کاتی ڕاپەڕاندنی کارەکە بە قورعان زۆر جار هەیە مارەکان زبری بە شێوازەی زۆر ناشرین دادەنێن ینی سەلەی خۆریان ناو عەلاگەی ناکەن لە پێش دەرکەی فڕێ دەدەن هیوادارم ینی لۆ خۆیان ئاویە لە پێش دەرکەی فرێددەن لە پێش دەرکەی فرێددەن هیوادارم لۆ خۆیان ئاویەکی دانێن عەلاگەی دانێن بڕێک پاک و خاوێن بڕێک پاک و خاوێن زۆر نادەڵێ بڕێک پاک ینی مار هەیە وەڵی هەفتە بە هەفتە پێش دەرکەی زبر ڕژایە نایەتە دەری خڕکاتەوە نایەتە دەرێ بۆچی لەگەڵ پێسەیرا وڵا زۆر جارێ ئەمە یارمەتیان دەی خایەن دەکەن با ئەو جارێ هەندێک کەس سەقافەتێکی ڕۆشنبیرێکی بە حیسابی خۆی شت فڕێ دەدانە ناو سیارەی یان لەسەر جادا یا وەکو خۆت گوتنی لە هەفتەیەک لەبەر دەمی زبرەکە خڕناکاتەوە دەڵێ کارمەندی ژینگە پارێسەیە ئەوان مەعاش وەردەگرن بە ئەوان خاوێنکەن وڵی زۆر هەیە ئەرێ وڵا گەڕەکە تا گەڕەی ئەمە قسەی جوانە ئەمە وڵی ناوەڵا ئەو شتێکی حەزاری هەیە شتی دەخۆ لە سیارێ جامی فرەتدا دەخوارە دەر لێگەڕێەوە شارەوانی خاوێن دەکاتەوە سبێنێ دێ دەڵێ ئەگەر ئەمە نەبین ئەوان بێ مەعاش دەبن شتی وا هەیە و بۆ چونە ڕاستە شتی وا لە نییە و ئەستان تەنیا یعنی لە ڕووی دەرونیە ئەستەی باش نییە باشەر باک و خاوێن بی باشترە لەوەی ئەو وڵاتە ماڵی هەمومانە پیسکردنی ماڵی خۆمان دیکۆ حیساب کە ماری خۆت پیس دەکەی ئەو هەموو زبڵە هەموو جارێ چەند جار تایە بولدۆزەرەکەت خاوێن بەخوای دەبی ڕۆژێ 3 خاوێنکەی واگەنە خاوێن نابتەوە تاواری شتێوارە پێ وەیراک دەبی باشە بۆ نەچی پیسی دێرە دەمام کرد نەبەستایە چۆنە هەر دەبەستی بەزار بەرەوە لێ ڕاهاتی ئارێوەڵە لێ ڕاهاتی ئەدی ئەو دوو کۆڵ و ئاگرانە زۆر ڕوو دەدەن بەخوای زۆر بەکەمی زۆر بەکەمیە باشە چ فرێ دەدەی زیاتر چەند سعادیش دەکەیت وەڵا سەعادەشە تا چارێوە دەگوترێت پێویستە ئێرە بگوازرێتەوە تو چ دەرێ وڵای پێم خۆشە بگوازرێتەوە ژینگەکەی تێک دەدا ئارێوەڵە ژینگەی هەولێر ژینگەی هەولێر بەهام تێک چووە ئارێوڵە تێک چوە بەرەو دووکەروەوەی ڕێگاکەش ناخۆشە ڕێگاکە زۆر ناخۆشە ینی بەڕاستی تۆش لەگەڵ گواستنەوەی ئارێوڵە لەگەڵ گواستنەوەی ما باشە بستە چ شوێنێک باشە وڵا جا حکومەت با بەخۆی شوێنێکمانەوە دانێ دوور دوورە شاربی دوورەوەی شار پێت خۆش نییە ئەو بۆ نەپیسە ئارێوڵە زۆر پیسە بەڕاستی نیشەکی ناخۆش دەکەن زۆریش ئارێوڵە ناخۆش دەکەن باشە ماوەی 18 ساڵە بە بەردەوام زبڵ و خاشاکی ماڵان ئیگەڕەکەکان ئی کۆمپانیاکان ئی هەموو شوێنێک لە ناوەی هەولێر لە دەرەوەی هەولێر لەم شوێنە ڕوو دەکرێت بە قوڵایی 30 مەتر ئەم شوێنە پڕ زبڵ بووە بەشی زۆر لە کرێکاران ژینگە دۆستان ئەوانەی کار دەکەن دەڵێن کاکە ئێرە کۆتایی پێهات کاتی ئەوە هاتووە و شوێنە بگوازرێتەوە لەبەر ئەوەی 30 مەتر بە قۆڵایی زبڵە خوا نەخواستە هەر ڕووداوێک ئاگرکەوتنەوەیە کە زۆر جا لە کۆنتترۆلی ئەوان نییە دۆخەکە بەرەو ئاقارێکی خراپ دەبات بۆیە زۆربەی هەرە زۆریان پێشنیازی گواستنەوەی ئەو شوێنە دەکەن دەبێت زبڵدان زبڵخانەیەکی تازە لە شاری هەولێر بکرێتەوە بۆ ئەوەی هەولێر سەلامەت بێت هەم لە ڕووی ژینگەوە هەم لە ڕووی ئەمنیەوە. پێم بڵێ بەردەوام کرێکارەکانی ژینگە کار دەکەن بەڵام وەک دەبینین فەرمو بەردەرکەی دوکانەکە زۆر شوێن هەر پیسە چیە مەسەلە؟ بەخوای ئەوزە لە بۆ مۆزوع پیسەوە شەوانێر کوانە دەکرێت خەیان بکرێتەوە ینی بەڕاستی شەوان خاوێن دەکرێت زۆر بەڵام بە ڕۆژ چی بەسەر ڕۆژ وڵ ئەو هەیە ئەو مۆزوعانە بۆ چێ فڕێ دەدا؟ وڵی ئەمەینە و ئیتکێ و خەڵکە و هەموو لەبەر چیە و پێدوانیە کەم تەرخەمی هەبێت بەرێوەڵە زۆر کرد خەڵک لە ماڵی خۆی
شت فڕێ ناداتە ناو ژوورەکەی بەڵام دێتە دەرەوە زۆر بە ئاسانی فڕیدا ئاوەش دەخۆرە جامی سارەی فڕیدا حالەتت بینیوە خۆشت کردوتیان بینی وەڵاهی کردومە ئەرێ هەمومان هەمووی دەگرتەوە بۆ لەبەر مەسەلە چێ بەڕای لەبەر چوا دەکەینەوە برێمچەوە سزانیە ئاستی هۆشیاری بەخوای سزا باشترین بەڵگەیە باشە ئەو هەموو زبلە چیەوە وڵی زبرەکە چیە کارتونەکە پارەی دەکەت تەنی 1970 دەکات باشەوە هەر لە مانگی ڕەمەزاوایان هەموو کاتێوە هەموو کاتێوە ئەم نەوەتەوە دوکانم بەخوام سەر ماگەنج دەبی 10,000 دێنە بەلەدیەک ڕۆژی لەوانە 30 جماسە لێر دەمخیان کەمەوە پێش دوکانیش ما زبرخانەیە بەردەوام وایە بەردەوام کارتۆنەکە ئەوەی پارەی دەکە عفوم کە کارتۆنەکەی دەبەن زبرەکەش بەزی دەمێنێ ئللا جەماعاتی بەلەدیە شەوان باری دەکەن شەوان زاری وایە ئێسک و پرووسچی ئەو قەسابۆ ئەوانەش لێر باشە دیاردەچی جوانەمە ناوەڵات جوانی ئێستا قەسب پوشم و بەڕیدەی هەموو تێکرد هەموو شتەشی تێکرد دەکرێت لێرکان چێت فڕێداوە وەڵا ئەو دوکاندار و خەڵشێرکان چێ فڕێت هەر دوکاندارە پارە زەحمەت دەست دەکەوێت زەحمەت ئەی خواردن و شتت سەر سفرەت لە مانجی ڕەمەزان چۆنە وەڵی باشە خراپ باشە من ئێستا لەوە بووم لە کانی قژارە جێی زبلدان ئەوەی زبلی فڕێدەدا دەڵێ گەورەترین کێشەی ئێمە ئەوەی خەڵکێکی زۆر برنجەکی زۆر لێدەنێ گۆشتەکی زۆر لێدەنێ مەرەگەکی زۆر دواتر نای خۆ فڕێ دەدا زەوە برام وەیە قسە بەس خۆم خەرەکەم وە نییە ئەم نانی فڕێ نادەم ناکەم دەڕێتە ئەو خەڵکەی وەڵی تاوانبارە گونعبارە گوناح نییە زانت چما کرد تەماتەما کوفرەدە لەگەڵ خیار و فەیسبووکی زانت چۆش کە ساریمان بەسەهات وایە هەر نیعممەتە خوای گەورەتەوە بکەی خوای گەورە زەلیل باشە ئەمە لە گرانیەکەی لە سەردەمی قەدیم دەماگۆ بەس بوو وەزع باش بێ خۆراکی فڕێ نادەین ئێستا دەرێ باوەڕ بکە خواردن بە گەرمی فڕێدرایە گۆشت فڕێدرا لەگەرتم هەموو شتە گوێ ڕاستە قسەکەت بەس بڕۆ سەلێ زوری ببینە کابرا نانەکە گەرم دەکات تۆ ناوی لە بالۆ سمێنێبی ڕاست فڕێدا خەتایەکە لە چێ خەتایەکە لە سەر خۆمانە ئیمانمان زعیفە ژیان زەحمەتە زۆر زەحمەتە باشە لەو مانگە پیرۆزەی ڕەمەزان ئێستا خەڵکێکی زۆر خواردن دەکات بەڵام زێدە ئیسرافی لە خواردن دەکات بۆ نمونە 2 نەفەرە بە برنجی بای 5 نەفەر لێ دەنێویت کە فڕێ دەدا ئەتوش دەزانیەوە وڵا لە ماڵی مەشلوانەوە بکەیت لە ماڵی ئەرێ بەخۆی ئێ باشە تو بۆ ماندوو بوو بۆ ڕەنجە پارە پەیدا دەکەی و زیادە شتەکەگە ڕاستی دەوێ ئەو هەیە ئەو هەیە ئەرێ بەخۆی ئەی کو خۆمان چاپ بکەین بەقەت خۆمان شیو لێ وڵایجا برێم چ برای خۆم برێم چارەسەری زەحمەتە وڵایجا زەحمەت نییە وەران ئایدیژنانە زۆر زیاتر کابانەکانمان کەم تەرخەمن ئەرێ وەڵا برای کەم تەرخەمن ئەرێ وەڵا کەلتورێکی زۆر ناشرینێ ناو کۆمەڵگەیمە شت لەسەر شەقام فڕێ دەدەرەوە کۆی ئێستا خۆی مامۆستا گیان لە دیندا النظافة من الإيمان لە دین داوا دەڵێ کا بەرەو زبڵەکە بڕۆین باشەوە دەڵێ دین داوای پاک و خاوێنی دەکات هەموو ئینسانیەت داوای پاک و خاوێنی دەکات چوزانم ژیان بە پیسی ناستە سەرێ بۆ ئێمە شاری خۆمان کۆڵانی خۆمان بە دەرگای خۆمان پاک ڕناگرین خۆی بە حەقانە دەبێگە ئینسان لە حەمزێکی پاک و خاوین بیتن نەخۆشیش کەم دەبیتن ژینگەش خۆش دەبیتن هەوا و کەش و هەوا زۆر خۆش دەبیتن بەس ئێستاوە حالیان بەر دوکانە بەخوای جار هەیە زبر هەتا ئێرە دێ ناوێ پێشیان برن ناوەڵ هەموو دوکاندارن دێت زبر دەبی لێرە فڕەدەمی چارە نیە باش ئێرە حاویەکی تێدا نییە لێداڵێ حاویەکی چەند جار بە بەلەدێما گوتمان کاکە حاویەک مالۆ دانێ کە تێدەکەن و هێواران دەبن بەلەدی حاویەکە دابنێ ئەی دوکاندارێک ناتوانانی حاویەک بکڕێ وڵاگە مەقسەدی بیلۆ ناتانیش بۆ ئاینە کەسێک دەستا ئەوروپا پاک و خاوێن دەبێ دێتە کوردستان لەو شاری خۆی لە بەردەم دوکانی خۆی پیس دەبێت مامۆستا برادەرەکەم چۆ تورکیای هاتەوە ئەو های دەکرد گوتمەوە لە بە چۆ دەکەیت گوتی تۆز وەڵڵا لەوێت تۆز نییە یعنی ئۆتە تورکیاوا بستەکە لاڕی ڕۆژانە لە تەنیا لە سنووری پارێزگای هەولێر 2000 تەن بۆ 2500 تەن
پاشماوە زبڵی خەڵک فرێ دەدرێت تیمەکانی ژینگە پارێز ینی پێڕان ناگەن بەردەوام هاوڵاتیان گلەی دەکەن دەڵێ کاکامە زبڵێکی زۆرمانەیە تیمەکانی ژینگە پارێز پێڕان ناگەن نمونەشان بۆ ئەمە چیە فەرمو ئەمە سنتەری شاری هەولێرە ئەمە بازاری شێخەڵا تەنیشت سینەمای هەمڕا شوێنێکی استراتیژی ناو سنتەری شاری هەولێر شوێنە کە لە باتی ئەوەی گوڵدان بە گوڵ بە هەبە چوزام سەوزایی هەبە لێرە بۆتە شوێنی پاشماوەیەکی زۆر چی تێدایە بەسخوا دەزانێت چی تێدا ئەم برادەرش دوکانی هەیە لەم شوێنێ ماندوو نەبی ئەوە چێ هەموو بڵات ولا کاکە هەر کەسە دێ زبری دوکانی خودی نێرە فرە دەدا ئێرە چیە وەحاوەیە وحاویە دانرا على اساس ئەوەکە پەرد نەبی فەر نەبی باشەوە چۆن پاک دەکرێتەوە قورآن بەس مقەبایەکە ئەو ئەوانەی کە مقەبای دەفرۆشن ئەم قەبایەکە دەبەن و ئەوانی تر ئەوە چەند دەبی مایتەوە قورآن ئەگەر شەوان بەلەدێ شەوێ بێ هەموو شەوە خاوێن دەکاتەوە خودای خاوێن دەکرێتەوە بەس هەموو شەو نییە باشە چ دەڵیتە خەڵکێک شتێک دەخوا پاشماوەکەی فڕێدەداتە سەر شەقام واللهی ئەوە شتێکی ناشیرنە زۆر ناش باشە بۆ وا دەکەین هەمومان دەڵین ناشیرنە چەند جار لە سیارەتدا تەمەشا دەکەی لە دوای کەسێک لە ناو جامی سیارەکە بتڵە ئەوێک فڕێدەدا بپسێک فڕێدەدا وڵای خەڵک ئەوەی کار نەکرێتەوە خەڵ یعنی ناتێگەیشتنی خەڵکە ناتێگەیشتنی خەڵکە ئەتو چ دەڵێ سەبارەت بەمە وڵای ئەوە چی ناشیرنە دیمەنێکی ناشیرنە دامە ئینسان دەبی لە خۆی تەسێ بکە باشە دەڵێن لە ماڵی خۆمان خاوێنین بەس بەردەرکەی خۆی دەڵێ بەردەرکەی خۆیتی زبرەکە یار ناگریتن بەخوای کاکەمەرە لەشتا هەیە واقعات وایە کابرا بەیتما بە ژێر دەبەزینا بەردەکەی نادا بەردەکەی بڕۆدایم زبرخانەیە وەکوە کەسی کە خایەن دەکاتەوە بە چاوەکی سوک تەمەشای دەکات سوکتەمە ئەگەنانی بە ماڵی خۆی دانانی ماڵی خۆی دانانێ دەرەدەی دێەوە کە ناسەوە خایەن بەس ئەمەشتە چی ڕاستە ناڕازن کەسێکی بیانی بێتە ئێرە تەمەشای ئەم نادیمەنێکی ناشیرنا باشە ماندوو نەبی دوکانی تۆیە باشە ئەو حاوێت داناوە لێرە ئەوی تۆیە هەرێ من نیە بەس هەرێ من نیە تشکە زبرم نییە زبڵت نییە باشە لێرە وەکو دەبینێن حەز دەکەم سەرنجی بینەران ڕابچێشم بۆ ئەم بابەتە ئەوە لێرە زۆر کەس گلەی دەکات دەڵێ حاوێ دانانێ کە ناسەکان کرێکارانی ژینگە دۆست و ژینگە پارێز ئەوە لێرە حاوەیە بەڵام سیرکەن لێرە لە تەنیشت حاویەکەی زبڵ فڕێدراوە یعنی خەڵکێک ئەوەندە هۆشیاری لاوازە لە باتی ئەوەی ئەو زبڵە ناو ئەو حاوی بکە کابرای ژینگە دۆست بێ ئەم حاوێ هەڵبگرێ بە ئاسانی ببا لێرکوانە فەرموو دنیایەک شت فڕێدراوە سیرکات زورجێک لێرە تۆپیوە دیمەنێکی یەکجار ناشین باشە تۆ ئەوەی ڕێک لە بەرامبەر دوکانەکەی تۆیە بێتاقەت ناکە ئەمە بێتاقەتم دەکە بە چ بکەم بدا کابرا سارە دێتن بارە چێبار دەکا کارتۆنەکەم بەتا دەکا زبرەکەی فڕەداتێرە با بفڕەدە و لای جێشی دەڵێ دیارە جێ دیارە عنی پێویست ناکە هەندێک شتێ پێی برێ لە کاتی بەسەرکردنەوەمان زبڵخانەی کانی قرژارە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە یاخود سووتانمان بینی ئەم ڕووداوە سەرنجی ڕاکێشاین لەگەڵ کاگەی و قسەمان کرد کە بەرپرسی زبڵخانەی کانی قرژارەیە گوتمانەوە چێ گوتیەوە چەند کاتژمێرە کە خەریکی کوژانەوەی ئەو ئاگرین ئەم حاڵەتانە ڕوو دەدات زۆر جار بەهۆی ئەوەی هەندێک هاوڵاتیان یانیشتی خەتەرناک مەترسیدار دەخەنە ناو زبڵ وا دەزانن ئەگەر فڕێدرایی تر سەلامەت دەبێ تووشی مشکلە نابن بەڵام بەداخەوە وەکو خۆی باسی لێوە کرد ئەو ئاگرکەوتنەوە زۆربەی جار بە پاتری موبایل هۆکارێکی زۆر گەورەیە وا دەکات زۆر جار لە نێو زبڵخانە گەورەکان ئاگری لێ بکەوێتەوە ئێستا چەندین بلدۆزەر خەریکی کوژانەوەی ئەو ئاگرن ئەو سووتانە ئێستاوەکو دەبینین دووکەڵێکی زۆری سپی دروست کردووە کاگەیوب بەرپرسە لەم شوێنە بەرپرسی زبڵخانەی کانی قژالەیە کاگەیوب چەند دەبێت تۆ لێرە کار دەکەیت ئەم لە 2009ەوە وەکو بەرپرس لێرکانە کار دەکەم باشە ئەم دووکەڵە ئی چییە؟ ئەو ڕۆبیانی کە تەلەفۆنیا 6 دقه تەلەفۆنیا بۆ من کرد هەبوونی ئاگرەکە کە تەمەشامە کرد لە خوارەوە ئاگرە دروست بووە زۆر جار لە پاتری مۆبایل ئەو ئاگرا ڕوودەداتن یان لە سپرایەکان زیاتر سپرا زۆر سپرا بەڵێ سپرای ئەوجا هی ئیشکردنێبی یان هی بۆنی ماڵان بی کە ئەو مرۆڤانەی کە لە خۆی دەدا سپرایەکان خاستان قوتیەکان
زۆر خەتەرناکە. باشە چیان لێ بکەن ئێستا خەڵکێک کە دەڵبەتاڵ دەبێت فرێ دەدات چی لێ بکە باشەوە؟ دەبێت ڕیسایکلینێکی بۆ بکەین هەر ماڵک لە ماڵەکەی خۆی دەتوانێت ڕیسایکلینێک دروست بکە زۆر ئاسانیشە ئەو پاشماوانێکەوە دەبتە هۆی ئاگرن وەکو پاتری مۆبایلە یان سپرا دەتوانی بە تەنها دایبنی لە شوێنێکی تاوەکو سایرەك بێ یان ئەو کرێکارانە بە جودا هەڵی بگرن لۆ ئەوەی تێکرد ئەو زبڵی نەبی بە تایبەت بێ بە تایبەت بێ مشکلەمان کەمتر دەبێت لەبەر ئەوەی ئەوە لە تەفاعلی دەکات کارلێک دەکەن لە ناوەخۆی ئەو غازە زیاد دەکات دەتەقیتە باشە کاکەی ڕۆژانە چەند تەن زبڵ دێتە ئەم شوێنە و چەند ساڵە زبڵ لەم شوێنە دەکرێت ئەو شوێن لە 2023ەوە بوویتە زبڵخانەی کانی قژارەکە زبڵ لە چاردەورەی هەولێر و دەرەوەی هەولێرش دێتە دەرەوەی هەولێر چەند دەبێت چەند تەن ڕۆژانە لە 2000 هەتا 2500 2000 هەتا چەند ساڵە زبڵی تێدا دەکرێت ئەو لە 2023 ئێرە زبڵی تێدەکرێت 18 ساڵ ڕۆژانە 2000 بەلای کەمی و حسابی بۆ بکە باش ئەوەی کە دەبینن ئەمە پاشماوەی زبڵی هاوڵاتیانە حەز دەکەم بیخەمە ڕوو زۆربەی زبڵەکان وەکو دەبینن لایلۆنێکی زۆر هەندێک جارش کۆمپانیاکان کە خۆراکی ماوە بەسەرچویان هەیە فرێ دەدەن لێرکوانە وەکو بینیمان لێرە فرێ دراوە بەڵام زۆربەی جارگلەیی ئەوانەی کارمەندی ژینگە پارێزن کرێکاری ژینگە پارێزن دەڵێ کاکە زۆربەی جار هاوڵاتیان خۆراک تێکەڵ دەکەن بە کەلوپەلەکانی دیکە تێکەڵبوونی ئەو هەموو خۆراکە بێگومان زیانێکی یەکجار زۆری هەیە کاک کە ئەیوبەگەربەی تێرە هەموو ینی پاشماوەکان تێکەڵە ئەو واری تێدایە چوزانم هەرچی دەبینی تێکەڵی ئەمە ینی زیانێک نییە بە سەرمایە وڵات دەگەینێ لەبەر ئەوەی هەندە ئەو پاشماوانی تێدا دەتوانین بەکار بێتەوە وەکو پلاستیکە ئاسنە فافۆنە وایەرەکان ینی هەموو سفرە هەموو شتێکی تێدایە حتا خواردەمەنیەکانیش ئەگەر بەجیا بکرێتەوە دەتوانین بەکار بێتن لۆ مەڕووماڵات بەکار بێت بەکار بێتەوە هەموو سەرمایە ئێستا لەژێر ئێمە زیاتر لە 30 مەتری ئێستامە لە سەر زبڵ ڕاوەستە زیاتر لەژێر ئێمە زبڵە بڵێ زبڵ و خاشاکە زبڵ و خاشاکە کاتیەوە هاتووە ئێرە چۆڵ بکرێ بە تەواتی لەستی لێ بەردەی ئەوە هەولێرە ئەوە هەولێرە لە سنتەری شار نزیک دەبتەوە شار گەورە دەبی لەگەر مروری زەمان شاریش گەورە دەبی دانیشتوانی زیاد دەکاتن پێویستە و کارگەیەک دروست بکرێت یعنی هەموو خەڵکی هەولێریش نەجاتی بێت لەو بۆن و لەو زبرەش وەکو کارمەندانی ژینگە دۆست و بەرپرسان باسی لێوە دەکەن کرێکارەکانیان ڕۆژانە شەوانە بۆ ماوەی 24 کاتژمێر بە بەردەوامی کار دەکەن دەیانەوێت سیمای شار جوان بکەن کوچە و کۆڵانەکانی شار جوان بکەن بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەشدا وەکو دەبینین ئەمە سنتەری شارە کاتژمێر 1.5 بۆ 2 دەبێت زبڵێکی زۆر پاش ماوەیەکی زۆر ئەم کەرتا وەکو پسپۆران باسی لێوە دەکەن پێویستی بە پێداچوونەوەیەکی زۆری هەیە هەر لە چۆنیەتی کۆکردنەوەی زبڵ لە نێو شارەکان چۆنیەتی فرێدانی چۆنیەتی بەرزکردنەوەی ئاستی تاک هۆشیاری تاک لەوەی شارەکەی خۆی خۆش بوێ بیپارێزی ئەمانە هەموو پرۆسەیەکی گەورن لەوەی ئیتر بۆ لە مەودووە ئەم دیاردەیە ناشرینەکە هەر تاکێک قسەی لەگەڵ دەکەی بە دیاردەیەکی ناشیرن و نەخوازرا و دایدەنێت لەگەڵ ئەوەشدا دەڵێ منیش پابەند نیم بۆیە ئەم کەرتە پێویستی بە پێداچوونەوەیکی جددیە ئەرکەکەش لەسەر حکوومەت و لەسەر هاوڵاتیان و لەسەر کۆمەلگەیە بە شێوەیەکی گشتی کە دەبێت ئیتر بەسە با شار و کوچە و کۆڵانەکانی خۆمان خۆش بێ و دیمەنێکی جوان بە دنیای دەرەوە نیشان بدەین تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.